عوائل متواجدين حاليا في جبل كارا من محافظات بغداد والحلة والبصرة وكربلاء، من كافة المحافظات العراقية متواجدين حاليا محافظة هوك. والحمد لله والشكر انه يعني التساهيل موجودة بالإقامة، واللي داخل محافظة هوك انه العوائل كلها مرتاحة وتتونس هنا وماكو أي خلاف وماكو أي شيء. نكمل شيء قارينا جواكي خوشة وبفرة وقشتيارا قصدا شيء قاري كريو بروجا بين ودانيا وخالق تنا قشتي بخول فيريو جدار في كردستاني تنو هر يد ما بخوجي تنو جواكي خوشة براستي قشتيار جي قالك سردانا فيريت كان شيء قاري. هذا أخوك؟ ئەم گڵە ڕەشە لە ناوچەی بەکرەجۆ هەیە. ئەمە لێرە پێویستە ئامادە بکرێن بەس لە ئامادەکردنی شیکردنەوە و بژاردننی گڵەکەیە. ئەمە گڵێکی شیا و لەبارە ئێمەش و ئەم بەشتەلانەی کەش لەم گڵە بەکارێنین ڕێگی دارتیا ئیسراحەت دەکات و تاوەکو لە دوجاردا ئاویتیان نەمێنێتەوە و تووشی فەوتان و وشکبوون نەبێت. ئێستا کە وەرزەکە وەرزی سەرما و سۆڵەیە ئەمانە تێیەکەین ئەمە بە هەڵکێشراویەت لە ئێرانەوە ئەم سنەوبەرەکە نوک و هەڕەمیشی پێڵێن لە ئێستا هیچ کێشەی نییە لەوێەوە دێت گڵەکەی بۆشە لەبەرەوەی گڵەکەی ڕێگە پێدراو نییە لەلایەن حکوومەتی هەرێمەوە. ئێمە دووبارە گڵی ئامادەکرامان هەیە ئەیانکەینەوە سەتڵ و دانەنێنەوە بۆ فرۆشتن لە ئێستا کە وەرزەکە وەرزی سارد و سەرما و ئەوەیە. بەڵام لە 15 لە 22 بەدوا وەختی قەڵەمی خۆمان دەست پێیەکات هەنجیرە گوڵەباخە ئیتر هەشتێکی کە کە تۆ ئەتەوێت بە قەڵەم ئەبێت ئەیکەین ئەوە بەڵام لە ئێستا مەشغوڵی ئەوەی. Vazdo bir de lokalav yani cana kaşha uykuluk çiyana izmadan peru lokalay meşine meşine gezav ihtiyar az ne bu gere yani he nalik marka xura ne bene zeda bene qalni bir de sert yana vraştı yani ray lokalay meşna teziya weşa yani gogo küçük xura verdi ki baharat maharat keki kimyon sola pulver bir şey peru daha da bana weştani. Daha önce ezamine gavna biyo pandemi macana eşkeni bir macana neşken bir gava ma neşke izberi ma gereni mariani ke ma yani paketina servisina zafulu atara askeni ma neşken faktara varat wala rekab mwa zaf bashim shi azanga droja rekada wano zaf bashu tami وش ما ترى عسكني أول ما والون خوزيانا ما وني زعولو زعباشو